نوێنەرایەتی باشوور خەریکی خۆ ئامادەکردن و خۆسازدانە بۆ کۆنفرانسێکی ڕاوێژی کە بڕیارە لە ڕۆژانی 26 و 27 مانگ بگیرێ لە سلێمانی بۆ ئەو مەبەستە بەبێ لە بەرچاوگرتنی هەر ئایدیا و ئایدۆلۆژیا و ڕەوتێکی سیاسی سەرتاسەری هەموو حیزبەکانی کوردستان، سەرۆکی حکوومەت، سەرۆکایەتی پەرلەمان، فراکسیۆنەکان، هەموو سەندیکا و ڕێکخراوە مەدەنیەکان، تەنانەت حیزبەکانی پارچەکانی تریش وەک میوان بۆ دەوڵەمەندکردن و بۆ هاوکاریکردنی باشووری کوردستان کە چۆن هەم لەو چوارچەوە ئەو قەیرانە دەربچین، هەم چۆن دەرباسکردنی ئەو قەیرانانە بە ئاراستە و خزمەتی یەکێتی نەتەوەی ئاراستە بکەین. بانکێش کراون، ئومێد دەکەین کە لەو کۆنفرانسە کە زۆرترین گفتوگۆ تاوەکو تێیدا بکرێت تاوەکو بگەینە دەرەنجامێک کە ئەو قەیرانانەی کە ئەمڕۆ باشووری کوردستان و سەرتاسەری گەلی کورد تێیدا بووە کە هۆکارەکەی نەبوونی یەکێتیەکی نەتەوەیە کە ئێمە پێمان وایە بەبوونی یەکێتیەکی نەتەوەی لە چوارچێوەی چەترێک چوارچێوەیەک کە زۆر لە کێشەکانی ئێمە دەتوانین ببینە وەڵامگۆی ئەو هەموو زوڵم و ستەمەی کە هەر ڕۆژەی لە پارچەیەکی کوردستان بەرامبەر گەلی کورد دەکرێت.